بینەرانی بەڕێزم کاتتان باش خۆشەویستان خۆشحاڵم لەوەی کە جارێکی تر بووین بە میوانی ئێوەی هێژە. ئازیزان بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچیە زۆر جار سەردانی شار و ناوچە و گوندەکانەکات، بڕێک جاریش لایەکە کاتەوە لە هونەرمەندان، ئەدیبان، نووسەران و کەڵەپیاوان. ئەم جارە ئەڕۆینن شاری سنە و ئەبین بە میوانی کەڵە شاعری کورد مامۆستا جەلالی مەلەکشا. ئەم وتوێژە ماوەیەک لەوە پێش تۆمار کراوە، بەڵام ئەم شەو پێشکەش بە ئێوەی خۆشەویستی یەکەین با بڕۆین گوێبیستی وتوێژ لەگەڵ مامۆستا جەلالی مەلەکشا بین. فەرموون. مامۆستا جەلال مەلەکشا ئەم کاتەو باش. زۆر سپاس دەکەم، مەمنونم کە بە سەربانتان کردەوە و سپاسان دەکەم کە منتان بە شیا و لایەقی ئەوزانی کە بمبین و چەند سات و کاتێک پێکەوە بین و لەو لە هەرژێرێکەوە کە جەنابەت مایلبی قسان بکەین. مامۆستا من دڵنیام ئەوەی کە لە بواری ئەدەبیاتی کوردیە کارەکە بە دڵنیاییەوە بەڕێستان ئەناسێ و پێویست بە ناساندن ناکەن، بەڵام پێم خۆشە مامۆستا جەلالی مەلەکشا بۆ خۆی لە زمانی خۆیەوە لەسەر خۆی بدوێ. وەڵڵا کاگە من پێم وایە لە مۆردی منەوە زۆر یاغاق کراوە، ئەوەی کە باوەڕ بکەم ئەوە فروتەنی و تەوازۆعی ڕێیەکارانە نییە، چون زۆر تەوازۆیشمان هەیە ڕێیەکارانەیە، هەر کەسێ خۆی چاک دەناسێ. منە ئەوەندە نیم، یعنی ئەو نەگەیشتمە ئەو جێگەیە کە خەڵک وازان لەو جێگەدا بوو ئەو جێگا مەقام هەیە لە ئەدەبیات و لە چی و چیدا، بەڵام ئەوە دیارە لوتفی خەڵکە و لوتفی ئەو مردمەیە ئەو خەڵکی کوردەیە کە ئەو جێگە و مەقامەیان بۆ من تەسەوەر کردووە و ئومیدوارم بتوانم لانی کەم یەک لە هەزاری ئەو تەسەوراتە بۆ خەڵک دابین بکەم. منە دیارە خۆتان دەزانن لە زەمینەی شێعر و جاژاری چیرۆکدا فعالیتم هەیە، شێعر دەنووسم، ساڵهایە شێعر دەنووسم، نزیک 50 ساڵە، چ لە بە زمانی فارسی چ کوردی. لە فارسیدا زۆرتری ساڵەکانی عمرم لە ڕاستە بە نووسنی فارسی گوزراوە، کوردی کەمتر، بەڵام بەخۆشیەوە چۆن کوردی زمانی دایکم بووە لە کوردیدا سەرکەوتنیی باشترم بەدەستێنەوە، هەرچەند کە لە فارسیدا توانیمە بەجێگا بگەم و لەو زەبانەدا کە هەموو شتێ ڕابطە بوو لە زابطە خەبەر نەبوو، من توانیم ڕابطەکان گشتیان و دەرکای زۆر لە مەژەلە و گووارە داخراوە ڕووناکبیریەکان بۆ خۆم بکەمەوە. یەکەم جار کاتێ زەویدا سەکا بە دەور تەوەرەی زەنجیری ڕۆژە کەوتە سووران، من بووم وەک ئادەم سەرم هەڵبڕی لە نێو چۆبان و لەشکەوتەکانی شانەیریدا
زەوی و زەمان ناوی کوردۆخیان بە دوێندا چڕی من بووم یەکەم جار بەردی بناغی ئەم جیهانم نا چەلەنگ و شەنگ و بەلەنگاز و خۆش ڕێمدا بە وەحش و دەعوا و جنۆکە عەرەب و عەجەم زەنگی و حەبەش ئەوانیش گەشگەش ناونیانە چینی دیوارەکان و ناو بوونیانە نێو دەفتەر و مێژ و سەرگەوە پشتیان شکەن شانیان چەمان ڕۆڵەکانیان بە کوێلێ خۆ کرد نێری و ئامووریان لەسەر بەربەرەی پشتم قایم کرد لەغاویان کردی بە کۆمەڵ مردی بە درێژایی ڕێ ئێستاش وەک جاران ژەی موسای دەکەین مامۆستا بەرهەمەکانتان ئەوانەی کە لە چاپ دراون گەیشتونەتە چەند بەرهەم وڵای بەداخۆ من زۆر درەنگ دەچم بە چاپی کارەکانم کرد یان لەوەقا زۆر درەنگ کەوتمە فکری چاپیان یا باشتر بڵێن بە خاتری نەداری و بە خاتری هەژاری ئەو جۆرە کەسەر و لەمپەرانە نەمتوانی زووتر لەم ساڵانە ئەخیرە کتێب چاپ بکەم ڕەنگە من 20 ساڵ تا ئەخیرم بێ لە چاپی کتێبدا یەکەمین کتێبم بە زمانی کوردیە مەجموعە کۆمەڵە شارێکە بە ناو زڕەی زەنجیری و شەدیلەکان کە لە ساڵی 1970دا بڵاو بووە ئەوە ئێستاش گەیوتە چاپی سێهەم زاهرەن چاپی سێهەمە هەروەها کتێبی ترم ئەو 2 ساڵی ئەخیرە لە زەمینەی شیرۆکە کورتە شیرۆکە چاپ کرد بەناو کارەسات ئەلبەتە ئەو دوو کتێبە تەنها بەرهەمی شیعری و شیرۆکی من نییە لە ناو 60-70 چیە کورتە شیرۆکە دە 12 دانەم چاپ کردووە دیارە چەندین کتێبی ترم دەتوانم ئامادەکەم بۆ چەندین کتێبی تر دەتوانم ئامادەکەم بۆ چاپ لە زمینەی کورتە شیرۆکە و هەروەها شیعری کوردیش بەڵام من بۆ خۆم بە پیشنیاری بازی دۆستان بڕیارمان داوە کە ئەم جارە نەحوەی چاپەکە بگۆڕین و کۆی کارەکانم کۆی بەرهەمەکانم فارسی کوردی پێکەوە چاپ بکەم ئیدی هەرچێ بادەفادشۆ دەبێت مامۆستا ئەو دوو بەرهەمەی کە فەرمووتان چاپ کراوە ئەوە جیاواز لەو بەرهەمانەیە کە وەکو وتار و شێعر لە گۆڤار و ڕۆژنامە و بڵاوکراوەکانە چاپ کراوە ناوڵە ئەوانە هەر لە گۆوارەکاندا ئەوانە هەڵبژاردەی گۆوارەکانی شەنددا زۆرتریشیان ئەوانەیە کە لە گۆوارەکانی ئەملاوە لە کوردستانی عێراق و خارجی ئەوانەتە چاپبوون و ئەوانیشم کۆ کردوتەوە بۆ زەمانێک چاپیان بکەین مامۆستا ئەوە شتێکی حەشاڵ نەگرە لە کوردستان بەتایبەت لە بەشی ئەمە کاتێکە بزوتنەوە یان ڕەوتی ڕۆژنامەگەری دەستی پێکردووە زۆرتر وەکو بڵێ شاعیر و ئەدیب دەستەی نووسەرانی ئەو گۆڤار و بڵاوکراوانە بوون ئایا بەڕێزیشتان وەک شاعرێک بەشداری ئەو ڕەوتە بوون دیارەوە ئەو پرۆسەیە بۆ هەموو کەسە بۆ هەموو ڕۆژنامەنەگارێکە معموڵەن لە شێعرەوە دەست پێ دەکات چون شتە دیواری شێعر زۆر کورتە هەر کەسە لە هەر کوێ بێ یا یەکەم جار بەرەو لە دیواری شێعرەوە دەپەڕێتە ناو حاشە شکۆلەکەی ئێتر دەستی پێ دەکات بەرەو ژانرەکانی دیکە دەبی ئەوە سەرگوزەشتە هەموو
نووسەرێکە لە شێوە دەستی پێدەکات دەگاتە چیرۆک و بەرحاڵ لە کۆمەلگای هۆنەری فەرەنگی ئێمەدا زۆر کەسمان هەیە هەم شاعرە هەم نووسەرە هەم منتەقدە هەم ڕقنەگرە هەم سینەماگەرە هەم خلاصە خەوت هەشت هونەرەکە موێزەن بە خەوت هەشت هونەرەکەیە بەڵام لە واقعدا من پێم وایە ئەگەر لە یەکیاندا زۆرتر کار بکەن باشترە و سەرکەوتوتر لەوندا لەدا هەر حەوت و هەشتەکەیان. مامۆستا جەلالی مەلەکشا چۆن زانی بۆ یەکەم جار کە ئەو بەحرە زۆرە لە دەرونیا هەیە و چۆن دەستی پێکرد؟ وڵی من بەحرێکم نەدیوە لە خۆمدا وڵا بەحر ئێمە با بەحری ئەزانی ئێستا تۆ بۆ خۆت لوتف هەیە حتى من دیار لە دێهاتە متەوەلد بووم زندگی منداڵی و مێرمنداڵی و ڕەنگە جوانیشم هەر لە گوند و لە داوێنی سروشتا. مامۆستا لە کام دێیا لە کام گوندا چاوتان بە دنیا هەڵێناوە؟ من خەڵکی ئێستا خەڵکی من لە گوندی مەلەکشان لە دێ مەلەکشان لە 15 کیلۆمتری شایستنەوە لە جنوبی شایستنەوە بە دنیا هاتووم لە بنەماڵێکی فەلا و هەژار بەرحاڵ ڕەنگە ئیکە لە هۆکانی ئەو هونەرێ من ئەگەرە هەبێت هەر ئەو هەژاری و نەداری و تەزادی تەبەقاتی بۆ کە بوومە لەگەڵ سایریندا لە کاتی هاتنە شار و لە کاتێکە ڕوبەڕە بوومەتەوە لەگەڵ چین و قشرەکانی دیکە جامەخەدا. من زۆر لەگەڵ هەروە کەوتم بەهۆی ئەو تەزای تەبەقاتیەوە کە ئیحساسم دەکرد لە ناو خەڵکێکدان کە بە تەواوی وجودەوە زەحمەت دەکێشێت و تێریستی خۆی ناخوات بەڵام لە مەقابڵ ما کەسانێ بوون کە ژیانیان جۆرەتر بوو زندگیان جۆرەتر بوو ڕەوت و ڕەفتاری هەنگاوەکانیان جۆرەتر بوو. ئیتر ئەوە بوو بە چێکێ لە هۆیەکانی کێشانی من بەرەو ئەدەبیات و بەرەو هونەر بەڵام زۆر لایەنی کە هەیە دیارە لایەنی جوانی سروشت و لایەنی جوانی ژیان و هەرچەند کە ئێمە لە زۆرتری بێبەش بووین بەڵام بەرها وەسف العەیشی شەر نصف العەیش بوو بە ئیتر هەواوارم هەریەکە خۆی بە سوچێکا دەرباز کرد و من مامەوە قەڵەمێکی پڕ هاوار بوو دەویست کۆشتی ستەمکاران بە هێرشی سپای واژە بڕوخێنم لە هەر ناوە دامیانە بەر پلان و پاڵ بوومە پاوی چۆری خێڵی برگ و چەقەڵ ئێتر من بووم و دوو دەستی ئاشنای بەند و کەلەپچە قەڵەمێکی دەنگ لە گەرەودا خنکا و ئەندامێکی پڕ لە زاوی ساڕژنەبووی شوێنگەی شەلاق ئێتر من بووم و قاوشی زیندانەکان وەک خەمێکی فشکۆڵاوی ڕدەیسپی لە ئەم زیندان بۆ ئەو زیندان زاوێکی بەترەف و ناسۆر ژیان دۆڕا و ئازارێکی 50 ساڵەی هەتکراو ئەگەر قەڵەم نەبوایە چۆن ئەم ژینە مەرگە بڕابووە ئەگەر شێعر نەبوایە چۆن ئەم دۆزەخە بوەرا کرد نازانم چۆن زیندوماوم زیندان نییە لە وڵاتە بە یادگار ناوی من لەسەر دیواری نەنووسراوی ژووری تاکە کەسی نییە ئەم جەستە لاوازێ تێدا بەد نەکرابێ نازانم چۆن زیندوماوم چەند هاوزەنجیرم کوژراون چەندیان لە کاتی کازیەوە لە شیرینی خەودا بۆ ژێر سێدار ڕاکێش کراون
ئەم چاوانم بە قەت گەڵای سەدان درەختی جوانە مەرگ فرمێسکی تاڵی ڕشتووە بێنم بۆنی عەتری خوێنی گوڵی هەزار گیانی نەسرەوتی بشتووە ئاخ نازانم چۆن زیندوو ماوە دەستم بگرە لەم دۆزەخە گۆشت و ئیسقانم سووتاوە ڕۆحم لەنێو ئەم قاوە خاستەگێدا بێقەرارە هێزی مانەوەم نەماوە متمانەم بە سبەینی نییە مەترسی وەک شێر پەنجە مەترسی وەکو شێر پەنجە پەنجەی لە گیان لە هەناوم هەڵپێکاوە تاکە ئیسلاوتارێکی تر هاتن لە دەرکەیان کوتاوە زاری کەلەپچە برینی ساڕژنەوەی فلانەوە دەستم بگرە و ڕزگارم کە بوومە تاهێکەری ئازار خودی دەردم ڕەنجم داخم برینێکی پڕ لە ئێشم زیندان بووەتە مۆتەکەیەک سواری ڕۆحم بووەوێتە دانابەزێ ئازادیش بم هەرڕەهام ناکات بهێڵم با دوا هەناسەکارم لەژێر ئاسمانێکی بەرفراوان لەسەر پستێ خاکی سەربەستە بەچێش مامۆستا وەک خۆتان ئاماژەتان پێکرد شیعرەکانی ئێوە زۆرتر شیعری شۆڕژگێڕانن یان لە بواری شۆڕژگێڕیە شارتان وتووە ئایا لە بوارەکانی تریژە شارتان وتووە یان چالاکیتان هەبووە؟ بەڵێ لە هەموو وارێکدا شێرم بووە لە زمینە شۆڕژگێڕیا بووە لە زمینی شبان پەروەریانە لە زمینەی عشقی مەجازیدا بووە عشقی معنەویش هەیە ئیسە معنەویەت لە عشقدا جۆر بە جۆرێکێ عەرفانێکی عەرفانەکەی جۆرە دیکە بەرحاڵ کابرایە ممکنە عارفێکی کۆمۆنیستیش بێ کۆمۆنیستێکی عارف نازانێەوە بیستتان شتیوەیانە ڕەنگە شتیوە هەبێت ڕۆمانیشم نووسیوە کورتشیریشم نووسیوە کاری کەلماتوری کوردیشم نووسیوە حتا زۆر کارم کردرا ئەو 15 ساڵ مەجەلەی سروەدا لەگەڵ دۆستان وەکو کاک ئەحمەدی قازی و جەناوی مامۆستا منی خوا لە خۆش و معرفی ئاغای پەرویزی جیهانی بەرادرانی دیکە کەلان باش حضوری زێرم نییە بەڕاستی لە خزمەت مندا بووین و کارمان کردو ئەو نووسراوانە شاهدی ئەوەن کە ئێمە لە چە زمینەهایەکدا نووسیومانە هەرچەند کە زۆر سەخت و زەختی بە سەرماندا بوو زەختی بە سەرماندا بەڵام دەمانتوانی بە هەرحاڵ هاوار و دەنگی خۆمان لە سەرۆدا دەرببڕین مامۆستا ئەوە شتێکی حاشا هەڵ نەگرە کە گۆڤاری سروە توانی کلێنێک و بۆشاییەکی گەورە پڕ بکاتەوە و لە سەردەمی خۆیان توانی زۆر کاری باش بکات بیرۆڕای جەنابتان وەکو شاعرێک وەکو نووسەرێک وەیان وەکو ئەندامێکی دەستەی نووسەرانی سروە سەبارەت بە سروەیە بۆ ئێمە باس بکەن وڵای ڕەنگە من زۆر بە تاسفێکی خاصەوە لە مۆردی سرۆدا قسە بکەم ئەوانە کە لە سروا بوون هەموو زندگی و ژیان و خەڵەم و هەموو شتیان پاکە و کارنامەشیان پاکە دەتوانن خەڵک دەتوانن بە ڕووتی بیان بینن ڕوت و قوتیان کەەوە بیان بینن کە زندگیان چۆن بووە بەمانگە 4,000 تمەن فۆقەوە و بە عشقێکی گەورەوە هەموو لە گرمێک کۆ ببوونەوە و ئەو کارەیان دەکرد نەخشێک کە سروە لە جامعەی کوردەواریدا جیای بەڕاستی نەخشێکی زۆر گەورە بوو یانە من پێم وایە بە تەنایی توانی نەخشی مەدرسەیەکی زۆر گەورە بگێڕێدا لە کوردستاندا بە هەزاران نەفەری فێری سەوادی کوردی نووسین و کوردی خوێندن کرد مامۆستا سروە لە کەسانێک وەکو مامۆستا ئەحمەدی قازی وەکو بەڕێستان وەکو مامۆستا هێمن وەکو معرفی ئاغایی وەکو زۆرێکتر لەو کەڵە پیاوان و کەڵە نووسەرانە لەوێ زەحمەتیان کێشاوە و چالاک بوون هەر لە ماکۆ تا ئەگاتە
دێهلۆران هەموو کوردستان بەرهەمی نردووە بۆ سروە و شوێنێک بووە بۆ یەکگرتنەوەی ئەدیبان و شاعران و نووسەران. ئەوە جێگەی فەخرە و زۆر زۆر سپاسیشتان لێ ئەکەین. ارتباطی ئێمە لەگەڵ خارجە لەگەڵ شاعران و نووسەری گەورەی ئەو کاتەدا ئێمە هەر لە ڕێگەی سرەوە ئەو ارتباطەمان پەیدا دەکرد لەگەڵ جەنابی پەشێ و جەنابی شێرکۆبێک هەز لەگەڵ ئەزۆر قادر محەممەد ڕفیق سابیر ئەوەی کە هەنوو ئەلانیش ئەوەی کە بوون ئەلانیش بە خۆشیەوە هەنوو. مامۆستا ئەو پەیوەندیە ماوە لەگەڵ ئەو نووسەر و شاعر و ئەدیبانەیە؟ دوای مەرجی ئەو شاعرانە و دوای بشڕانی ئەو ئاڵقەی ئەو زەنجیرەکە پێکەوە بەستبوو شڕوە لێک ترازە بەداخەوە دۆستانی پۆستمۆدەرنیستی لێکیان ترازان لە واقعدا بەڵام ئەو دۆستایەتی هەرماوە ئەو دۆستایەتیە ئەو خۆشەویستیەکە لە نێوانی ئازای کە ئازای کادری نووسانی سرۆدا و وەڵامی ژێرادووی هەرماوە هەر سەردانی یەکتر دەکەین هەر جارەکە من ڕێم دەکەوێتە مەهاباد حتمما دەبێت کاک ئەحمەد ببینم ئەوانی شەروە متەقاوڵن یا ئەوانە برادرانی دیکە ئێمە لە ڕێگەی سرەوە لەگەڵ زۆر کەس ئاشنا بووین کە لە خارجن هەرچەند هەر دەهاتنەوە بۆ عێراق دەچوونەوە و کوردستانی عێراق حتمما لێرەوە سەرێکیان لە ئێمە دەدا مامۆستا هەژار دەهات مامۆستا قیسەی لێ دەداین لە مامۆستاقی کە نەیدەتوانی بەڵام مامۆستا هەژار حتمما کە دەهات بۆ ڕاژان بۆ ماڵی جەنابی کاک مەسعود حتمما لە سرەوە دەهات و لەنگەرێکی دەخست لە سرەوەدا ڕاهنماییەکی دەکرد و دەڕۆیش و دەهاتەوە زۆر کەس مامۆستا سەید تاهیری هاشمی بوو کە بۆ خۆشیەوە ئێمە توانیمان کتێبەکەیشی چاپکەین هەواگەی دڵان هەروەها زۆر لە نووسەرانی دیکەکە. مامۆستا ئێوە باسی هەوارگەی دڵانتان کرد هەوارگەی دڵان بەرنمەیەکی زۆر بە کەڵک و باش بوو لە ئەنگلی زۆریشی بوو کە مامۆستا سەید تاهیری هاشمی لەگەڵ خات و پەروینی موشیروەزیری پێشکەشیان نەکرد مامۆستا سەید تاهیری هاشمیش ئەی نووسی لە رادیۆ کرماشان پەخشەکرا ئەگەر بکرێت لەسەر ئەوانە بۆمان باس بکەن. بەڵێ هەوارگەی دڵان ناوی بەرنامەیەک بوو کە لە رادیۆ کرماشان بڵاو دەبوو مامۆستا سەید تاهیری هاشمی نووسەر و مجری ئەو بەرنامە بوو کتێبەکە کە هەنار بۆ چاپ ناوی لەسەر نەبوو منیش ئەو وەختەی مەسئولی بەڕستی و چاپی کتێبووم لە ناوەندی سەلاحەدین ئەیوبی کتێبەکەمان کە تەواو کرد ئامادەی چاپمان کرد من تەلەفۆنم کرد لە جەنابی سەید تاهیری هاشمی وتم مامۆستا ئەوە کتێبەکەمان تەواو کردووە دەفەرمووی چی لێ بکەین ناوی چی بدانین وتی وەڵی نازانم شتێ ناکات دەزێنم ئەمن بۆ خۆم بزەمە تووتم مامۆستا بە یادی ئەو بەرنامەوە کە هەتان بوو هەوارگەی دڵان ئیجازە هەیە هەوارگەی دڵانی لەسەر دادنین وتی وەڵی پڕی پێستە دێ ئەوە بوو کە کردمانە هەوارگەی دڵان ئەوەیش بە ئێفتخاری خۆم دەزانم کە ئەو پیشنیارە بە من مامۆستام کرد و ئەویش قبوڵی کرد. هەوارگەی دڵان لە نووسین و ئامادەکردنی مامۆستا سەید محەممەد تاهیری هاشمی. تااقەتی باری پەرێشانی فراقت مشکلە دوور لە ڕووی تۆ هەروەکو زڵفت پەرێشانم مەکە بۆ ئەەکەی منعم لە باڵی وەصلی خۆت تۆ بی و خوا شێت و سەرگەردان و وێڵی دەشت و مەیدانم مەکە. پەیوەندیمان زۆر نزیک بوو زۆریش فتۆ بوو لەگەڵ نووسەران و شاعران لەگەڵ زۆر کەسدا لەمە مرەتەب کاک پەشێ و لە هەرچی بواش شعر و شعری ومان دەنارد کاک شێرکۆ هەروەها حتا دەبیرم چەند شارێکی بەناوی جوامێرەوە دەناردە وەختێک کە جوامێر بوو هەڵەی سووری شاخ لە هەڵەوە سوورەکان تازە چوو بوونەوە بەڵێ ئاوا بوو
ضهاتنا دائما اما حتى للطريق يسروا لقال بلا كردستاني عشنا بوين او وقت بيت لقال بارزانيا كان دا عشنا بوين لقال شخص تايكي قوري شورش جير وقت مام جلال عشنا بوين هروها كسانه كيستا وزيرو وكيلو چین لوێ هەر لە وەختەوە ئاشنایمان پەیدا کرد. مامۆستا بابینە سەر باسێکی تر باسی ئەوە کە هونەرمەندان نووسەران ئەدیبان شاعران ڕۆشنبیران پاشی کۆتایی ژیانی هونەری یان ڕۆشنبیری یان نووسەریان ماوەیەک ئیتر ناتوانن کار بکەن و گۆشە گیرە بن لە سوچێکە ژیان بەسەرە بن بەداخەوە زۆر جاریش کەس لیان ناپرسێ لەگەڵ ئەو دابوونەریتەیە ئێوە چۆنن؟ وەڵای من شێت داخۆ کەسەر چیم هەیە هونەرمەندی کورد وەکو ئەو ڕیوەیە کە مامۆستا هەژار باسی دەکات پۆستەکەی پۆستی ڕیویە تا زەمانی کە ڕیویە چوار لنگی هەیە هەڵدێ لێ دەدەن و ڕاوی دەن و لێ کوژن و پۆستی دەکەن و کای تێداخنن جا وەختێکە تۆپی یا مرد ئەو دەن پۆستەکە دەکەن و گران دەبێت بە هەڵی دەواسن هەڕاجی دەکەن هونەرمەند ڕاست وایە ئەوەش ڕەنگە فەقەت ئەوە کولتوری وڵاتی ئێمە نەبێ لە هەموو وڵاتە شەرقەکاندا وایە هەست وڵاتی عەرز بکەن وڵاتە شەرقیەکان ڕەنگە لە هێندیشدا وا بێ ڕەنگە لە خاوەرمیانیشدا تەقریبەن هەر وایە و زۆرتریش لە زۆر جێگایە مەدە ئەوروپا زۆر ئاگایم نیە لەو مۆردەوە بەڵام دیارە نەختێ خواترە لە ئەوروپا نەختێ ئەنسانی ترە نەختێ ئەرزشی زۆرتریان هەیە بەداخەوە لە مەخسووسن لە کوردەواری زایدی هونەرمەندی چاک هونەرمەندی مردووە هونەرمەندی کە نەمردبێت چاک نییە هێشتا ماویە بە کەماڵ بگات هونەرمەند تا زیندووە دەتوانی لێدەی دەتوانی جنێوی پێ بدەی دەتوانی قەڵەم لە ملی بنی سەری ببڕی بەڵام ئەگەریش مرد ئەو وەختە ئەگەر چەند کەسێک کە کەسێکی شتەی دیگرێتەوە ئەوێتە بەجێ قەڵی کێ بوو دەبێتە حەزرەت دەبێتە تابۆ دەبێتە شتێکی عەجیب و غەریب کە ناوێری دەستیەوە بەی دەبێتە بتێکە نابێ ژەڕێ لە جێگاکی بگۆڕدرێ خلاصە ئاوای لێ دێ مۆریانەی مەرگ لە دەروونمدا تۆسقاو جەستەم دەچێ و قەڵبەقەڵبی ژیان نایەڵێ سایڵەی دەنگی مەرگ دەویست لەم پەنجەرە ڕووناکەوە ئەو دیوی تاریکی حەقیقەت دیار نییە کەس نازانێت لە پشت ئەم زەردەخەنە گەمژانەوە پڕی چەند گۆرستان فەرمیستیا قەتیسمەوە ئەگەر بزانی ئەم ئاقارە بەڕواڵت لێ منە تەقینەوەی دۆمی چمەرگە سافت و ژاناوی دەیشت بەژێرێ ئەوەی چاک و خۆشیم لەگەڵ دەکا جەهد ئیهانەم دەکا ئەوەی چاک و خۆشیم لەگەڵ دەکا بە جەهد ئیهانەم دەکا و وەک وایە سێوێک لە سێوێکی تر بپرسێ ئەرێ قوربان ئەحواڵی کرمە نازەنینەکانی ناودەشی مەبارەکتان چۆنە؟ مامۆستا بابینە سەر باسی بنەماڵەتان ئێوە چەند کەسن و سەبارەت بە بنەماڵەتان ئەگەر بۆمان باس بکەن والله الآن من لا
ماڵی خۆم نیم لە واقعدا ماڵی خۆم لە شاری ورمەیە بێ جگا خەزانم سێ کوڕم هەیە سێ کوڕەکە دەرس تەحسیڵات و ئەنیان تەواو کردووە و چوونەتە شوێنکار خۆیانەوە و ژنیان هێناوە و ماڵ و زندیان هەیە بۆ خۆیان ماوەتە سەر قاتی و قوتی دیارە هەردووکمان پیر بووین ئەویش بانشەستووە منیش طبقە معموڵ هەر بێکارم وەکو جاران بەبێ بازداشتی بەبێ بانشەستە جۆجۆرۆستانە ئەوان لێرم لە سنە لە لای دایکم ژنی دەکەم دایکم بە تەنیایە خوا تەمەندرێژتان بکات فەرمونون کە ئایا کوڕەکان کاری ئەدەبیەکەن وەڵای کاری ئەدەبی و هۆنەری دەکەن بەڵام وەکو بڵێ مستەمەڕ بن لەسەری ناوەڵە یەکیان لە بووکانەوە کاری کامپیوتری و هۆنەری و گوێشتانی هەیە کار دەکایان لە گورمێ ئەوە مهندسی ئەمرانە ئەویش لەگەڵ هونەردا بێگانە نییە بەڵام هەرچێکیان کوردی چاک دەزانن هەرچەندە لە شارێکی غەیرە کورددا تەقریباً غەیرە کورددا گەورە بوون و دەرسیان خوێندووە کوڕە گەورەکەیشم باش دەزانێ هەم کوردی دەزانێ هەم دەنووس هەم کوردی دەخوێنێ هەم دەنووسێ متەرجمی چاکێکە شعریش دەڵێ مامۆستا زۆرێک لە هونەرمەندان یان ئەدیبان و شاعران و نووسەران هۆگریان بە بەشانێکی هونەری هەیە ئێوە وەکو نووسەر و شاعرێک هۆگریتان بە چه هونەرێک هەیە وەڵامی زۆر حەزم لە هونەری سینەما بوو بەڵام نە قیافەیە ئەوەیم هەبوو کە ببم بە ئاکتەر و هونەرپیشە نایسادادی ئەوم هەبوو ببم بە سەناریستی چاک بەڵام پێم خۆشە فیلم کاری سینەمام زۆر پێم خۆشە چەند جاریش هەڵم داوە شتایەکم نووسیوە مامۆستا ئیمکانی ئەوە هەیە کە ئەو چیرۆکانە ئێوە نووسیوتانە بکرێن بە سناریۆ بکرێن بە فیلمنامە وەلا نازانم بۆ ڕەنگە ئەوە کارێکی هەڵەیش بێ من بۆ هەر کات شتێک دەنووسم کێوێکی دەنووسم وەکو سینەما لە نەزەر خۆم وەکو تەساویری سینەما لە نەزەر خۆم مجەسەمی دەکەم ڕەنگە ئەوە بێتە باسی ئەوەی کە بە سینەماوە نزیک بێت زۆر باشە خۆ لەوانەیە مامۆستا جەلالی مەلەکرا بتوانێت هەر بۆ شتەی لە زیهنی خۆیان دروستی بکە وێنە گرۆیەکی و ستافێکی هۆنەری قاوکا بێژێ من ئەو شتم ئاوا ئەوێ دەرهێنەری بکات بۆ کارێکی ئاوە بەداخۆ من ئیمکاناتم نیە گەرنە هونەرمەندی چاکم بۆ هیوایە ئەو کەسانی کە هۆگرن یان سناریست و فیلمنامە نووسن یان دەرهێنەرن وە گوێیان لەو توێژەکە ئێمە هەیە بێن و هەرچی زووتر ئەو چیرۆکانەی بەڕێستان وەکو سناریۆ و فیلمنامە بنووسن و ڕۆژێک لە ڕۆژان تەسویر بکرێن و کارگردانی و دەرهێنەری بکرێن بەداخەوە ئەو نەخۆشی ئۆجۆستانە بواری ئەوم پێ نادا وەیە لەخوا تەقازام کردووە لاقل شتێکە دەبێت بینووسم ئەو دەرفەت و فرستم پێ بداوەشتە بنووسم یەک دو ساڵی فرسەت بدات ئەوە بنووسمێتی کافیە هیچم ناوێت بۆ هیوایە جارێکی تر کە دێنەوە سنە ئەو بەرهەمانە ئامادە کرابێ و ئێمە چاومان بە بینینیان گەشت ببێتەوە جەنابیشتان ڕۆژ لە دوای ڕۆژ سەلامەت و تەندروست بن زۆر سپاس بۆ بەشداریتان ئەوەی کە لە ماوەی ڕابردوو پێشکەش کرا بەرنامەی گەشتەکانی ئەو دی و چیا بوو کە تایبەت بوو بە وتوێژ لەگەڵ مامۆستا جەلالی مەلەکشا بۆ هیوایە کە بەرنمەیەکی بە کەڵکمان ئاراستە کردبێتن تا بەرنمەیەکی تر بابەتێکی تر و شوێنێکی تر ماڵاوا و شاد و بەختەوەر بن.